شارۆچکەی پردەیە لە پارێزگای کەرکووک. دانیشتوانی ئەم شارۆچکەیە بەدەست چەندین گرفتی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. کێشەی کارەبا سەرەکیترین کێشەی خزمەتگوزاریە لە پردەیە. خواستی دانیشتوانەکەیەتی کێشەکەیان بۆ سارەسەر بکرێت. بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی مرکزی تا ئێستا بستەقیر نەکراوە. تا ئێستا خزمەتگوزاریەکان بێ شێوەک نەکراوە. کارەبامان سفرە، دێیەکان کارەبایان نییە. دووتیاران تا ئێستا ناتوانن ئەگە کابرا 100 دورمی هەبیتن 5 دورم دەکاتە دەرە. یعنی خزمەتگوزاری بە هیچ شێوەک نەکرایە. هیچ خزمەتگوزاریەکی ئەوتۆی نەگەیشتووەتێ و بەتایبەت لە ڕووی کارەباوە کە خزمەتگوزاریەکی هەرە سەرەکی هاوڵاتیانە تاوەکو ئێستا کێشەی کارەبامان هەیە. جوتیارانی شارۆچکەکە بەڕاستی بەدەست بێ کارەبایەوە دەناڵێنن. کار گەیشتوتە ئەوەی کەوا خۆپشاندانی ناڕەزایەتی هاوڵاتیان گەیشتوتە ئەوەی کەوا بەڕاستی بەرهەڵستی کارمەندان و بەڕێوەبەرایەتی کارەبای شارۆچکەکە ببنەوە. خەڵکێکی فەقیر لەم ناحیەیەژێ و بەڕاستی یعنی بۆ نمونە کێشەی کارەبا داواکارین لە خاوەن مۆبیلەکان، یعنی بەڕاستی کە بتوانن ئەم نرخی بۆ کارەبا دایانناوە بە بڕیارەکەیان نابستنەوە و یعنی بۆ نمونە ئەم پارەی کەوان دایانناوە تا ڕادەیەک خەڵکی پردی هەژارن، یعنی توانای دابینکردنی ئەو پارەیان نییە. بۆم پێرێک کارەبای مۆریدا ئەوان بۆ مانگە 15,000 داناوە. بەڕێوەبەری شارەوانی دەڵێت پردێ لایەن دەستگا حکوومیەکانی کەرکووک و بەغداشەوە پشتگوێخراوە و چاودێری لەسەر کەرتی کارەبا نییە. ئەو شتانە هەمووی بە کەشف کراوە بۆ محافەزە و بۆ وزارش کراوە، بەڵام تا ئێستا کە بە دواتشون دەکەی دەڵێن تەخسات مالینە و چاوەڕوان بە کارەبا لە شەو ڕۆژێکە 4 ساعت 5 ساعت هەیە نییە، ئێمە 20 ساعت مۆلدە دەدەین، گاز سەرفەکەین، ئستهلاک دەبێ، بۆیە بە سەعات دەیدەین. بەس ئەوە جیاتی پەیوەنددار ئەتوانێت ڕقابە لەگەڵیان ئەوە بکەبزان بەیانی عەدە سەعات ڕاست عەدە سەعات ئەوەندەیە. طبعا تەسعیرەی سەعات ئەوە ئەکید محافەڵەت و تەرخانی کردو بۆیان سەعاتی 40 دینارە 35 ئەوە نازانم. پردێ دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی کەرکووک هەولێر لە ڕووی داریەوە سەر بە کەرکووکە بەڕووکەش ناوچەیەکی گەشتیاریە، بەڵام لایەنە گەشتیاریەکەشی وەکو لایەنە خزمەتگوزاریەکەی فرامۆش کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، شارۆچکەی پردێ.